الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. رجواناني عزيز وخوشويست هیوادارم إن شاء الله هەردەم لە چالاکی و لە نەشاط و لە قووەت و لەو پەڕی وعی و دڵخۆشیە بتان بینم. وای گەورە ڕۆژی هەموو لایەکمانی قوبوڵ کردبێ. لەوانەکانی پێشوە باسێکی ئیسراف و باسێکی خواردن و باسێکی شێوازی حەلکردنی ئیسرافمان لە ئیسلاما کرد. بەڵام ئێستاکەیانە باسێکی زۆر شتێکی دەقیقتر لەوە ئەکەین، زۆر ورتر لەوە ئەکەین کە پاشماوەی خواردنە. یعنی چی مامۆستا پاشماوەی خواردن؟ یعنی ئەو پاشماوەی خواردنەی کە لە قاپەکەیان بەجێمێنێ یان بەدەستەوە ئەمێنێ یانە چێتە بینی دانەکانتەوە، بەستە ئەوەیە لەوانەیە. یعنی مامۆستا بەستە ئەوەیە ئەمانە نابێ بفەوتێ جامانێکی خواردن خواافوکە. ئەمانە خواردن هیچ خواردنێکیش نابێ بفەوتێ، هیچ خواردنێکیش نابێ بمێنێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئیذا وقعت لقمة أحدكم فليأخذها. ئەگەر خواردنی یەکێکتان، ئەگەر خۆراکی یەکێکتان کەوتە خوارەوە لە دەسی، چی لێ بکە؟ فليأخذها. با بەو فڕێ و پیس بوو تازە. طبعی خۆمان وانە طبعا حەزەکەم بزان پێغەمبەری خوا لە هەموو کەسێ پاک و تەمیزتر بووە. تەنانەت زۆر جار بۆ نان خواردن نەک دەستی شتووە، دەستنوێژی گرتووە. دوای باسەکەی نیشان لە ئادابی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر خواردن زۆر دقیق بووە لەوەیە. بەڵام ئەوەی کە ئێمە بێزی لێ یەکەینەوە، قێزی لێ یەکەینەوە، ئەگەر خواردنێکتان کەوتە سەرزەوی یا فڕەیە ئەو تازە پیس بوو، نا، پێغەمبەری خوا فەرمێ فليأخذها وليمط عنه الأذى أو فليمط ما كان بها من أذى. با أو توزو خولو بيسي كبيوي بولي كاتوا وليأكلها. سبحان الله. يعني فرينيا ولا يدع حال الشيطان، بو شيطاني بجيني عليه باشا يدعي وشبكا ولا يمسح يده بالمنديل. بعد دسي دست سرك ياخد كلينيسيكي تر نسره هيلوا بخمي خوا دجي باكو تميزيو دسرينو او بدوانا خواردن نا فمي حتى وكو يلعق أصابعه تاوكو پەنجەکانی ئەمشێ کنانەکەی پێ خواردەوە هەر جارێک نە، سێ جار. فإنه لا يدري في أي طعامه بركة. چکە نازانێت لە کام بەشی خواردنەکەیە، لە کام گردنی خواردنەکەیە بەرەکەتی تایە، نازانێت کام بە ڤیتامینەکەی پێوە گیرساوەتەوە ئەمەی خوا، نازانێت پرۆتینەکەی ئێستا لە چوایە، لەوانەیە بەدەستێەوە بێ. لەبەرەوە با چی بکە؟ با بەجێ نەهێڵێ، با نەیهێڵێتەوە. کورد دەڵێ تیکە لە دەمداکە و بۆ شۆ باشە، بۆ کۆش باشە. مستەڵەحەکە زۆر جوانە. واتە مەیەڵە بفەوتێ، مەیەڵە بڕوا. ئەگەر تیکە کەوت مێڵە بکەوێتە سەرزەوی بە کۆشە بیگرەوە، بۆ چکە کۆشیش پاکە ئەکرێ بخورێ. بەڵام لەمە زیاترەکە کەوتە سەرزەویش هەر هەڵیگرەوە بیخۆ مێڵە بفەوتێ. نەک هەر ئەوە ئەبێ پەنجەکانیشتی بۆ بلێسیتەوە، بە پەنجەکانیشێ دیسانە، چکە نازانی چی بکە، چی ماوەتەوە لەویانەیە. چینا پێغەمبەری خوا زۆر خاوێن بووە. زۆر لەوانەیە خەڵکێ بڵێ خۆ ئەخر کاک دکتۆر خۆ تۆ پیاوێکی مسەقەفی، ئەمە ئەکرێ من دانیشم لە بەرچاوی خەڵکو لە مەطعەما دانیشم پەنجەکانم خەڵک هەمی قێز و بێزم لێ بکاتەوە. ئەی باوکی من چنێکە دانیشتووی بە چییە خۆی؟ خۆ دەستکێشی لەدەسا بوو، کەس بە دەستکێشەوە نانەخوا، هەر بە دەستەکەی خۆ نییە کە پێشتر شووتەی ساگە نانەکەی پێیە خۆی. بۆ نانەکە کە نووسا بە دەستەوە ئیتر خراپە بێ، پاک و پاکێک هەر پاکەکە
نان پاک و دەستی تۆ پاک هەر پاکە بە دەمێکی پاک ئەیلێسیتەوە دەمی خۆتە باوکی من بۆ ئەبێ پیس بێ تۆ لەو سایەکەوە چییە خۆی ئەی بۆ ئەگەر کەوچکەکە کەنانەکەی پێ ئەخۆیت بسم الله الرحمن الرحیم ئەمەش هەنگوینە لە سونەتەکانی پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم هەنگوینی پێوە ماوە ئەیبی چی تایە ئەگەر باقی هەنگوینەکە بلێسمەوە لە کەوچکەکەیە چکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەوچک و دەفرەکەشی لێساوەتەوە نەیهێشتووە هیچی پێوە بمێنێ یعنی بە شێوەیە بەجێ هێشتووەکەی تر سابوون و تایت و غەسالی نەویستووە ئەوا بۆ پاکی بەجێ هێشتووە یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچی بەجێ نەهێشتووە بەڵێ ئەمە عەزەمەتی دینەکەی من و تۆیە کە ئەوەی کە بەسەری پەنجەوە ئەمێنێتەوە ئەوەی کە لە دەفرا ئەمێنێتەوە كان يعجبه الطفل يعني چی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەزی لە خواردنێ بووە کە لە ئەخیری دەفرا ماوەتەوە خواردوێتی خۆماڵی بنکەڕ نەیهێشتەوە پێوەی بمێنێتەوە پێی بەجێ بمێنێ واتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کامل ئەو دەفری کە لە بەردەستیا بێەوە بە پەنجە لێساوێتەوە نەیهێشتووە خواردن دوایش پەنجەی لێساوەتەوە نەیهێشتووە خواردن بەجێ بمێنێ خۆزگایەک ئێمە فێری ئەم سەقافەتە ئەبووین بەس یعنی مامۆستا هەر پەنجە و هەر کەوتنە خوارەوە و هەر دەفرەکە نا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ من ئەکەلە فەما لاک بلیسانه فەلیەبلع ئەگەر یەکێکتان خواردنی خوارد و شتەکە چووە بەینی دانەکانێەوە بە زمانی دەری هێنا لە بینی دانەکان و لە بووکیا باقوتی بە سبحان الله وما تخلل فليلفظ ئەوەی کە بە دەست یان بە دان یان بە پەت دەری هێنا بافڕی بە ئەمە ئەسڵی سونەتە یعنی تەنانەت ئەگەر خواردنێک بەدانەکە شتەوەکی ساوەتەوە ئەتوانی بە زمانت دەری بێنی تفی مەکەرەوە پیس نییە دەمی خۆت و زمانی خۆت و خواردنی خۆت قوتی بە الله ئەکبەر یعنی ئیسلام نەیهێشتووە هیچ لەمانە بفەوتێ بەڵێ هەموو شتەکە هەموو خواردنەکە لە تاکە تاکەی گردەکانی لە تاکە تاکەی پارۆکەی ئیسفادەی کردووە ئەفەرمێ هەر کەسێ لە قسەیەکی خوارد یاخود لە دەفرێکی خوارد پاشان لێسایەوە دەفرەکە داوای لێخۆشبوونی لە خوای گەورە بۆکە توخوا لەمە زیاتر کەسێکی ترم پێ بڵێ ئەو نە پارێزگاری لەسەر ژینگە کردبێ عادی بچن بە هەموو دەستورەکانی وەزارەتی ژینگەی کوردستان و غەیری کوردستان ئاشا بگەڕێن بزانن ئەم وردەکاری ئەبینەوە نابخوا نەک لێرە لەو پەڕی وڵاتە پێشکەوتوەکانە ئەمە نابینەوە بەڕاستی ئەمە نیعمەتێکە خوای گەورە پێداوین بەڕام بەداخەوە ئێمە قەدری نازانین و تا ئێستاکەینەوەکو پێویست نەمانزانیوە بەڵام نەمودووە ئەبێ بیزانین چکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچ شتێکی لەخۆوە نییە لەو پەڕی منطەلەقی علمی و طبیەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردووە دەستێکی پاکی شتووە کردوێتی دەفرێکی پاکەوە دوایی دەفر و دەست و کەوچکەکەی لێساوەتەوە نەیهێشتووە هیچی پێوە بمێنێت ئەوەی کە ماوەتەوە ئینجا دەستی سڕی و یاخود دەستی شتووە بەداخەوە ئێمەش کە قاچ ڕاکێشین و خواردن بانگەکەین ئەگەر خۆمان دوو کەس بین بەشی چوار ڕێژین بەجێڕین لەسەر دەفرەکە عیبە لەسەر سفرە خواردن بەجێ نەمێنێ ئەمە ئەکرێ لەگەڵ میوانە ڕاست بێ بەڵام بەداخەوە بۆ خواردنی خۆشمان زۆر جار تووشی ئەم هەڵەیە ئەبین هیچ کەسمان فێری ئەوە نەبووین کە دەفرەکانمان یاخود مناڵەکانمان خواردنەکە تەواوەکەن دەفرەکە بەسبێتی بە پاکی بەجێ بێڵن وەکو چۆن بە پاکی خستومانتە بەردەستیان خۆزگایە فێری ئەوە بووین خۆزگای لە مەتەمەکانمانە فێری ئەوە بووین هەر کەسە و بەقەدەر گرامی پێداویستی خۆی داوای خواردنی بکردایە بەقەدەر بەشی خۆی داوای کردایە شتێکی ستاندەر نەبوایە کۆمەڵی دکتۆرمان چوون بۆ یابان لە یابان
چوینە مەطعەمێک داوای خواردنمان کرد، ئەوەی خواردمان ئەوەی نەمانخوا بەجێمان هێشت. پاش ماوەیەک توان وڵی ئەو مەطعەمە زۆر ڕاقی بوو، با بچینەوە خواردنەکەی بخۆینەوە. کە چوین کابرا هەڵبەردەمانەوە وتی بۆ هاتوونەتەوە بانگلیزی، ئێمە ژوتمان بەڵای خواردنەکەتان خۆش بوو بۆی هاتینەوە. تینا بە زوا دیار نەبوو ئێوە خواردنی ئێمەتان بەدڵ نییە بۆ دێنەوە. کە ناوەڵا خواردنەکەتان زۆر بەلەزت بوو. وتی ئەی بۆچی ئەو ڕۆژە بەجێتان هێشت بوو خواردنەکەتان نەخوارد بوو؟ وتمان ئاخر زۆر بوو. وتی زۆر بوو بۆ داواتان کرد. جارێکی تر پابەند دەبن بە نیزامی ئێمەوە بەقەدەر خۆتان داوا ئەکەن و ئەی خۆن و دەفرەکان بە پاکی بەجێڵن، ئەهلن وەسەر نەجە جارێکی تر شوێنتان لەم مەطعەمە نابێتەوە. سبحان الله. ئەمە لەسەر زەرەری خۆی. ئێمە زۆر معجەبین بە یابان، ئەڵێن ئەمە قیممەی پێشکەوتن و هەرچی یابان بیکە، بەڵام پێش یابان چیامی کردووە. خوا یابان و بەرنامەی پێش یابان و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەیان کردووە و تەطبیقیان کردووە لە ژیانی خۆیانە. بەڵام ئێمە هەتا نەگەڕینەوە بۆ وڵاتانە و لەوانە فێر نەبین، واز لە عورف و عادەتی نابەجێ خۆمان نەهێنین. خوای گەورە بمان خاتە سەر ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و فێری دەست و دڵ و خواردن و سنەتەکانی ئەومان کە. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.